بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕە 79. لەوانەی ڕابردوو هەندێک لە لاپەڕە 79 شی کار کرد هەتا گەیشتمە پرسیاری سی. ئەو ڕۆژ لە پرسیاری سی دەست پێ دەکەم. درێژترین بۆقی فۆلیاتە کاتێک قاچەکانی درێژ دەکا درێژیەکەی دەبێتە 0.8 مەتر. درێژی دەبێتە 0.5 واتە نیوەی ئەو درێژیە کاتێک قاچەکانی درێژ نەکا واتە نیوەی ئەو درێژیەی ئێرە. ئەگەر قاچەکانی درێژ نەکات واتە بەبێ قاچەکان. درێژی ئەو بۆقە چەندە کاتێک قاچەکانی درێژ ناکات. یەکەم شت ئەمن تۆزەک چوم تۆزەش کە زانیاریم هینا لە گوگل ناوەکەی تۆزەک هەڵەیە فولیات نییە ناوەکەی گۆلیاتە گۆلیاث ئەوها گۆلیاث بەڵام چونکە کوردی ثئی نییە دەتوانین بنووسین گۆلیات ئەگەر بمانەوێ ئەوە. دوایە درێژیەکەشی تۆزەک لە گوگل بەبێ درێژکردنی قاچەکانی درێژیەکەی لە 32 سانتیمەتر تێناپەڕی یان 32-33 ئەگەر ئەو درێژیەش دوو ئەوەندەبی لە کاتێککە قاچەکانی درێژ دەکەواتە بۆ وێنە 64-65 سانتیم کەواتە 80 سانتیم تۆزەک ڕەنگە زێدەڕەویبی بە گوێرەی ئەو زانیاریانەی ئەمن لە گوگل هینام ئەو جەنازان ئەوەی ڕاستی بیکامەیان ڕاسترە دەتوانین تەماشایەکیش بکەین. لێرە لەو وێنەی دیار دەکا کە بۆقەکە زۆر درێژە کە قاچەکانی درێژ کردیە بەڵام بەوەش پێک دێ ئەو کەسەش چەند درێژە ئەو پیاوە. پاشان لێرەش نووسرایە ناوەکەشی ئەوها نووسرایە دوایش لێرە نووسرایە لە 32 سانتیم بەبێ درێژکردنی قاچەکانی 32 سانتیم ئەگەر 33 بی هەر ناکە ئەوەندە بەڵام ڕەنگە لەو کتێبەی هەر لۆ ئەوەی ئاسانکاری لۆ ئەژمێرکردن ڕەنگە ئەو هانووسرابی کاتە هەتا ئەمن بزانم درێژی بۆقەکە چەندە کاتێک کە قاچەکانی درێژ ناکا دەبی 0.8 بینم لێکی دەم لەگەڵ 0.5 ئەوها 0.8 جارانی بکەم لەگەڵ 0.5 دەکاتە 0.40 واتە ئەو کات درێژیەکەی 40 سانتیمەترە یان 0.4 دەتوانم ئەوهاش بنووسم 0.4 سانتیمەترە مەترە لێرە 0.4 بێگومان دەبیتە مەتر بەڵام وەکو ئەوەی وایە 40 سانتیمەتر بی چونکە لێرە بە مەترە 0.4 مەتر واتە 40 سانتیمەتر ئەوە تەواو. بێمە لای پرسیاری سیویەک. پرسیاری سیویەک ڕەنێو دوو قوتووی هەڵگرت کە بارستایی هەر یەکەیان 1 کیلۆ و 298 بەش لە 1000 کیلۆگرام بوو. ئەوە دوو قوتو. پاشان 5 قوتووی تریشی هەڵگرت کە بارستایی هەر یەکەیان 0.345 بەش لە 1000 کیلۆگرام بوو. ئایا ڕەنێو چەند کیلۆگرام زیاتر یان کەمتر لە 10 کیلۆگرام دەتوانێت هەڵدەگرێت. لێرە دوو قوتوو هەریەکەیان 1,298 واتە دەبی ئەمن لێکدان بکەم لە مابینی ئەو ژمارەی بینم لێکی بدەم جارانی دوی بکەم پاشان ئەو ژمارەش بینم جارانی 5 بکەم ئەو جە کۆی بکەمەوە بزانم لە 10 زۆرترە یان کەمترە لە 10 کیلۆگرام. ئەوەندەشە کە ئەو ژمارەی دەینم 1,298 جارانی دوی دەکەم دو جاران 16 دو جاران 9 19 دو جاران 2 4 5 دو جاران 1 2 فاریزەکەش
سێ خانەی دەژمێرم 1 2 3 1 2 3 فاریزەکەی دادەنێم لە ڕاستەوە دەژمێرم کردە 2 کیلۆ نیو یان شتێک. ژمارەکانی دیش پێنجی جارانی ئەو ژمارەی بکەم 5,945 و 5,4 20 4 24 5,3 15 2 17 دیسان لێرە سێ خانەم هەیە سێ خانەی دەژمێرم ئەو جا فاریزەکەی دادەنێم. ئێستا دەبی ئەمن ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە هەتا بزانم هەمووی دەکاتە چەند بە یەکەوە. فاریزە لەژێر فاریزە یەکەکەی لێرە دەنووسم 745 هەر خانە و لەژێر خانەکەی وەکو خۆیتی 6 و 5 11 9 و 4 13 یەکیش 14 5 و 7 12 یەکیش 13 فاریزە دێتە خوارێ 2 1 3 یەکیش 4 کاتە کردە 4 کیلۆ شتێک. ئەو ئێستا زانیم لە 10 کیلۆ کەمترە دەچم بزانم چەند لە 10 کیلۆ کەمترە بە چەند 4 3 4 1 لێرە دەبی بنووسم 4 3 4 1 لێ دەرکردن لەگەڵ 10 کیلۆگرام چونکە 10 کیلۆگرام فاریزەی لەگەڵ نەبوو دەبی بە خۆم فاریزەی دانێم و چونکە لێرە سێ ڕەنووسم هەیە دەبی لێرەش سێ سفری دانێم هەتا ئاسانبی لۆ لێ دەرکردن. سفر کەم یەک نابی دەبی ئەو یەکەی ئێرە خورتکەمەوە دەبیتە سفر ئەو سفرە یەکەم لێرە دەبی بە 10 سفری دووەم دەبیتە 9 سفری سێم دەبیتە 9 ئەو سفرەش دەبیتە 9 دا کەم یەک دەکانەوە لێرە با بە ڕەنگەشکە بنووسم دا کەم یەک 9 9 کەم 4 5 9 کەم 3 6 فاریزە دێتە خوارێ 9 کەم 4 5 لێرەش سفر سفر هیچ نەما کەواتە 5 کیلۆگرام کەمتری هەڵگرت ڕەنێو 5 کیلۆگرام و 659 بەش لە 100 کیلۆگرام کەمترە لە 10 کیلۆگرام. ئەوە وەڵامەکەیە. ئەو جە پرسیاری 31 تەواو بوو. پرسیاری 32 هەڵا لەکوێیە؟ هەوراز وتی یەک دەیەک کە جارانی 6 دەیەکی دەکەم دەبیتە 6 دەیەک. هەڵە لەکوێ؟ بێگومان هەڵە لەوەیە کە ئەگەر وێنەکەی دروستکەین ڕەنگە هەڵەکە کەمتر بکرێ لە بەرهەندیان من چووم ئەو وێنەیەم دروست کرد 0 ڕیز واتە یەک ڕیزم دانا لێرەش 6 ستونم دانا ئەوجا بزانم چەند 4 گۆشەم بەدەست دەکەوێت. ئەو یەک ڕیزە زەردە ئەوها یەک ڕیز بوو یەک ڕیزم دانا بوو بەڵام پاشان کە 6 ڕێزیشم دروست کرد لە سۆرەکان تێکەڵاو بوونی ڕەنجی سۆر و زەردەکە دەبیتە ڕەنجی سەوەز واتە ئەو سۆرانەش هەر ئەوها 6 دانەیە بەستونی یەک دانە زەردیش بە ئاسۆی لە کاتی لێکدان کە بژمێرم ئەو زەردانە دەبینم 6 دانە نەک 6 ڕیز یان 6 ستون تەنیا 6 دانە 4 گۆشە لە کۆی 100 4 گۆشە لەبەر هەندێ دەبی ئەوها بینووسم 0 فاریزە 0 6 ئەگەر بنووسم 0 فاریزە 6 وەکو لە کتێبەکەی ئەوە دەکاتە 60 دانە لێرە 60 دانەم نییە تەنیا 6 دانە 4 گۆشەی کەسکم بەدەست هات لە کاتی لێکدانی 1 دەیەک و 6 دەیەک کەواتە لەبەر هەندێ دەبا وەڵامەکە ئەوها بە 6 بەش لە 100 نەک ئەوە دەکاتە 6 بەش لە 10 بەڵام ناکاتە 6 بەش لە 100 دەبی ئەوها بە. پرسیاری 33 ئەوەی ڕاستی بی نازام لەبەر چە هەر وەکو پرسیاری 30 هەتا هەموو شتەکان وەکو یەکە کەواتە پێویست ناکە ئەمەشی کاریکەم تەمەشای پرسیاری 30 دەکەین و ئاسان هەتا ژمارەکانیش وەکو یەکن. یەکسەر دێمە لای
پێداچوونەوە و ئامادەبوون بۆ نزیکترین ملیۆن نزیکی بکەوە پرسیاری 34 ئەوە دابڕین یەکەکانە 3 ڕەنووسە دابڕین یەکەکان 3 ڕەنووسە دابڕینی هەزارانیش 3 ڕەنووسە دابڕینی ملیۆنان لێرە 1 ڕەنووسە نزیکترین ملیۆن واتە ئەو چارەی نزیک بکەمەوە زۆر ئاسانە لە کاتی نزیککردنەوەی چارەکە وەکو خۆی دەنووسمەوە لێرە جارێ ئەو ڕەنووسەکانی هەمووی لە لای ڕاستی چارەکەی هەموو دەبنە 0 6 دانە 0 ئەوە 1 2 3 4 5 6 پاشان تەمەشا دەکەم نزیکترین خانە لە چوارەکەی لە لای ڕاست ئەو ڕەنووسی سفرە چونکە سفر ڕەنووسە چی گچکەیە ئەو چارە گەورە نابیتە 5 کەواتە لی دەگەڕێم بووە 4 ملیۆن ئێرەش دابڕێنی یەکەکان دابڕێنی هەزاران دابڕێنی ملیۆنان لێرە 2 ڕەنووسە بەڵام ئەمن تەنیا نزیکترین ملیۆن کەواتە شەشەکە 1 ملیۆنە یەکەکە 10 ملیۆنە خانەی 10 ملیۆنانە کەواتە ئەمن ئەو شەشەی نزیک دەکەمەوە کە شەشەکەی نزیک دەکەمەوە هەموو ڕەنووسەکانی لە لای چەپ هەروەکو خۆی دەنووسرێتەوە یەکەکە شەشیش جارێ بابی نووسمەوە بزانم چ ڕوو دەدا بەڵام ڕەنووسەکانی دی 3 و 9 ئەوانە هەموو دەبنە 0 چونکە هەمویان لە لای ڕاستی شەشەکەینە 1 0 2 0 3 0 4 0 5 0 6 0 ئەوجە پاشان تەمەشا دەکەم ئایا ئەمن ئەو شەشەی بکەمە 7 یان نا تەمەشای ئەو سێی دەکەم کە زۆر نێزیچیتی چونکە ڕەنووسەکی گچکەیە کەواتە 6 نابیتە 7 هەر ئەوها دەنووسرێتەوە ژمارەکە دەبیتە 16 ملیۆن ئەگەر بەهات بە ئەو 3 5 بە یان 6 و 7 و 8 و 9 بە ئەو شەشە دەبوو بە 7 یەک زیاد دەبوو بەڵام لێرە زیاد نابی پرسیاری 36 ژمارەکان لە بچووکترینەوە بۆ گەورەترین ڕیز بکە ئەو ژمارەم هەیە پاشان ئەو ژمارەشم هەیە ئەو ژمارەشم هەیە لە هەموویان گچکەتر کامەیە 81ەکەیە سەوزەکە لە هەمویان بچووکترە دەینووسمەوە لە لای دەستی ڕاست لەوی گچکەتر لە پاشەوی تۆزەک لەوی گەورەتر مەبەستم لێرە هەردووچان 87 کەواتە نازانم بەڵام 4 کە بەراوردی دەکەم لەگەڵ سێ گچکەترە کەواتە ژمارە سۆرەکەی لێرە دەنووسم ئەو جەزەردەکە لە هەمویان گەورەترە ئەو های لێ هات کەواتە سەوزەکە سۆرەکە زەردەکە پرسیاری 37 دیسان هەمان شت ئەو ژمارە سوورە یان سۆرە ئەو ژمارە زەردە و ئەو ژمارە سەوزە کەسکە ئەگەر دابڕینەکان دروستکەم ئەوە دابڕین یەکەکان ئەوەش دابڕینی هەزاران تەمشای دابڕینی هەزاران بکەم دویان 109 یەکەچیان 190 لە هەمویان گەورەترەوە تەژمارە سەوزەکە لە هەمویان زەردەکە لە هەمویان گەورەترە لای چەپ دەنووسرێ گچکەترینیان ئایا سۆرەکەیە یان سەوزەکەی دیسان سەوزەکە لە هەمویان گچکەترە لێرە دەنووسم و سۆرەکەش لە ناوەندێ دەنووسم واتە 1970 لە هەمویان گچکەترە و 1970 لەوی تۆزە گەورەترە 190 لە هەمویان گەورەترە ئەو هادایان دەنێم پرسیاری 38 ژمارە 3 و 20 لەسەر شێوەی ژمارەی دەی و ژمارەی کەرتیش بنووسە دوو وەڵام هەیە ئەوە کەرت ئەوەش دەی هەمویان دوو وەڵامە کەرت و دەی سێ واتە سێ فاریزە هەمویان سێ فاریزەیە ئەوە سێ فاریزە تەنیا ئەوە دوو کەواتە ئەوە هەر یەکسەر هەڵەیە 3 و 20 واتە پاشی فاریزەی 20 هەیە لێرە پاشی فاریزەی 12 هەیە لێرە دوو هەیە کاتە ئەوەش هەڵەیە ئەوەش هەڵەیە لێرە دوو هەیە ڕاستە بەڵام لێرە ئەوە دەتوانم بیکەمە 20 بەڵام لێرە ناتوانم بخینمەوە 3 و 20 تەنیا دەخینمەوە 3 و 2 ئەو کات دەخینمەوە 3 و 20 ئەگەر هاتوو ئەوها
320,000 ئەو کات ڕاست دەردەچوو 320,000 بەڵام 320 تەنیا ئەوەی ڕاستی بادەبا نووسرا بە 320%، بەڵام ئەوە ڕاستە 320%. کەرتەکەش هەر ڕاستە. لێرە کەرتەکە هەڵە دەردەچوو ئەگەر ئەوەش هەر ڕاست بە، بەڵام پرسیاری ئەو کەسکە ئەوە وەڵامی تەواوە. لێرە دێمە هاتمە کۆتایی لاپەڕە 79 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی دیکە هەر بشی.